بافڵ تاڵەبانی و شاسوار عەبدولواحید پێکیان دادا. نهێنی و وردەکاری پێشوەختەی ئەنجامدانی دیدارەکەی سەرۆکی یەکێتی و کەناڵی کورتسات چی بوو؟ چاوپێکەوتن یان ڕاگەیاندنی شەڕ؟ شەوی ڕابردوو بافڵ تاڵەبانی لە دیمانەیەکی دوور و درێژی میدیای حیزبەکەیدا هێرشی توندی کردە سەر زۆربەی بەرپرس و پارتە سیاسیەکانی باشووری کوردستان، تەنانەت بە سەرکردەکانی حیزبەکەی خۆشیەوە. سەرۆکی یەکێتی لە پرسی پێکێنانی حکوومەتدا شاسوار عەبدولواحیدی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێی با قۆڵ بڕ و درۆزن وەسف کرد و گوتی چەندین ساڵە و پیاوە قۆڵی خەڵک و جەنگجەر دەبڕێت و درۆیان لەگەڵ دەکات. وتەکانی سەرۆکی یەکێتی بەرپرسەکەی ئۆپۆزیسیۆنی ئاگردا و هەر تەنها دوای دەکاتژمێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەڵامێکی توندی سەرۆکی یەکێتی دایەوە. شاسوار عەبدولواحید بە توندی هێرشی کردە سەر دووبراکە و گوتی تۆ قۆڵ بڕترین سەرکردەیت و درۆت لەگەڵ هەموواندا کرد. کاتێک لە بانگەشەدا گوتت دەی ڕووخێنم و ئێستاش براکەت دەنێریت تا جانتا بۆ پارتی هەڵبگرێت. وتیشی تەحەدا دەکەم ترسەنۆکیت، ئەگەر ئازایت هەموو کورسیەکانی نەوەی نوێت پێدەدەم، فەرم و حکوومەت بەبێ پارتی پێک بهێنە. دیدارەکەی سەرۆکی یەکێتی هەر تەنها ڕووی شاسوار عەبدولواحیدی نەگرتەوە، بەڵکو هێرشی توندیشی کردە سەر نەوشیروان مستەفا و بزوتنەوەی گۆڕان و بە تێکدەری کوردستان و دۆخەکەی لە قەڵەمدا. هەرەمەش وای کرد دوای دیدارەکە سۆشیال میدیا پڕبێت لە پۆستی لایەنگرانی بزوتنەوەکە کە دەیانگوت باڵانسی هێز باوکت لە پێناو کورسی سەرۆکایەتی کۆمار تێکیدا، نەک کاک نەوشیروان. تا گەیشتە بڵاوکردنەوەی بەڵگەنامەیە کە تێیدا مام جەلال داوا لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەکات لی ببورێت و ڕێکەوتنی استراتیژی هەڵنەوەشێنێتەوە. دیدارەکەی بافڵ تاڵەبانی بەشێکی باشیشی هێرش بوو بۆ سەر ئامۆزاکانی و بەگاڵتە و لاقرتێوە. باسی لە هاوسەرۆکی پێشووی حیزبەکەی کرد و گوتی لاهور ئینسانێکی فاشلە و دەوروبەرەکەی مافیا و خراپەکارن و ئێمەش لەبەر ئەوە دوورمان خستەوە، بۆیە هەتایە ناهێڵین بگەڕێنەوە. ئەرزوو لەسەر قسەکانی بافڵ تاڵەبانی پۆڵادی ئامۆزایی و بەرپرسی پێشووی دژە تیرۆری یەکێتی بە کۆمنت وەڵامی هەیەوە و بەهەش دێڕی پڕجنێ و سوکایەتی گوتی تۆ تەنانەت مام جەلالی باوکیشت ڕێزی نەدەگرتی. دیارە دیدار و چاوپێکەوتنەکە بە ڕێککەوتنی پێشوەختەی دەستگا میدیایەکە و سەرۆکی یەکێتی کراوە. هەر بۆیە لە ناو کێشی پرسیارێکی پێشکەشکارەکەدا سەرۆکی یەکێتی هێرشی توندی کردە سەر خەزوری پێشووی و بەرهەم ساڵح و گوتی هیچ پەیوەندیەکی لەگەڵ مەلا بەختیار و بەرهەم ساڵح نییە و ناشێوێت پەیوەندی هەبێت. وتیشی بەو جۆرە مرتاحەکە ئەوان دوورن لێەوە. سەرۆکی یەکێتیەوەی لە دیدارەکەدا زۆر مەبەستی بوو یەکجێر بوو کە چوار جار گوتیەوە. ئەویشەوە بوو کە وتی من دامەزرێنەری دژە تیرۆر بووم. ئەمە لە کاتێکدایە بەپێی بەڵگەنامە بەردەستەکان دامەزرێنەری دژە تیرۆر هیچ کوڕێکی تاڵەبانی تێدا نەبووە و دامەزرێنەرانی سەرەتایی دژە تیرۆر بریتی بوون لە ئەژی ئەمین، هەڵۆ ئیبراهیم ئەحمەد و لاهوری شێخ جەنگی.